بان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارەنەوەی ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان دەست پێەکەین. سەرەتاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو بەرنامەی کار و ناوی ئامادە نەبووان بە مۆڵەت و بەبێ مۆڵەت بخێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 و بڕگەکانی یەکەم و دووەم و سێیەم لە مادەی 16 بڕگەی سێیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سێیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 و 52 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارەنەوەی ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 2 نیوەڕۆ ڕۆژی سێشەمە ڕێکەوتی 27 دەی 2020 بەم شێوەیە بێت. یەکەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە یاسایانەی خوارەوە پشت بەستن بە حکمی مادەکانی 79 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازی یاسای پاراستنی تۆڕ و بنزینەکانی ئاو و ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان. دوو پێشنیازی یاسا بەڕێوەبردننی و پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان. دووەم دانانی ئەندام پەرلەمان بەڕێز عومەر عەبدوڵڵا فەتاح لە لێژنەی دارایی کاروباری ئابووری بەپێی حکمی مادەکانی 28 و 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. سەیەم گفتوگۆی پرساندن و وڵامەکانی بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی ئابووری بەپێی حکمی مادەکانی 71 و 73 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی پاییزەی ساڵی دووەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێر 10 پێشنەوەڕۆ ڕۆژی دووشەمەی ڕێکەوتی 5 دەی 2020 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتن و ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سێ دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم خستنە ڕووی گفتوگۆکردنی ئەم بابەتانەی خوارەوە لەسەر داوای بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە ئامادەبوونی بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەجێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ئابووری و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و سکرتێری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان. یەکەم هەنگاوەکانی جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی لە کابینەی نۆیەم حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی هەنگاوەکانی جێبەجێکردنی یاسای چاکسازی لە موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازاتەکان خاننشین لە هەرێمی کوردستان ژمارە 2 ساڵی 2020. دوو بارەدۆخی دارایی هەرێمی کوردستان و دابشکردنی موچە. سێ دانوستانەکان لەگەڵ حکوومەتی فدرالی عێراق. چوار بارەدۆخی ناوچە کوردستانیەکانی دەرەوە ئیدارەی هەرێم. پێنج لێکەوتەکان و هەنگاوەکانی بەرەنگاربوونەی پەتای کۆڕۆنا. پێنجەم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆک پەرلەمان ناوی ئەو ئەندامانەوەی مۆڵەت پێدراون یان بەبێ مۆڵەت ئامادە نەبوون بۆ دانیشتنی ژمارە 8 ئاسایی خولی بەهارەی ساڵی دووەم لە خولی هەڵبژاردننی پێنجەم لە ڕێکەوتی 5 دەی 2020. هەمویان مۆڵەتیان پێدراوە. بەڕێز ئومێد عەبدوڕەحمان حەسەن، ڕۆژان ئیبراهیم عەلی، زیاد جەبار محەممەد، موسلم عەبدوڵڵا ڕەسوول، نەزار مەلا عەبدولغەفار. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین. بۆ مەبەستەش داوا لە بەڕێزان سەرۆکایەتی لیژنەی یاساییەکەین فەرموون بۆ شوێنی خۆیان. بەڕێزان تکایە دەمامک بەکاربێنن تکایە. هۆڵەکە بچووکە چەند سەعاتێک بە یەکەوە ئەمێنینەوە. تکایە دەمامک بەکاربێنن. هەر لەبەر خۆمان زیاتر ئێمە تا ئێستا زیاتر لە 20 زەمیلمان تووشی کۆرۆنا بووە. بەڵێ.
بەڵێ بەڵێ فەرمونون کاکچیا نقطەی نظامیت هەیە بەڵێ دێ برای سروکا پارلمانی د دسپیکا هیوا هفته سر راسپاردا سروکاتیا پارلمان کردستان و کوشان دکات لجنکات چکنه بو دیفچونا بردباران کرنا ناحیه سنوری کشلای ترکیه و ایران و هاتیه کرن ما وکو لجنه سردانا سلیمانی حولیر دو هاته کرنه اف راپورته کو تیرو تسل هاته چکنه و هاتیه پیشکش کرنه بو جنابه و بورینا سه حیوانه حتی نوکه برسواوی راپورته نهات یادان هر وساج خلق چاوره او راسپاردی که ما بلند کرین بو جنابت و هیوی دارم برسوا کویان زیترین دم بو بیتا کرنه چونکه خلق چاوره و راپورته زۆر سپاس یاداشتەکەتان ڕاستپاردەکانی زۆربەی بۆ لایەنی پەیوەندیدار بوو بە ڕسمی ئاراستەی حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کراوە بەڵێ مامۆستاورەمە بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی هەژدە بڕگەی یەک کە جەنابتان وەکو سەرۆکی پەرلەمان نوێنەرایەتی پەرلەمانی کوردستانەکەن وەک پەرلەمانی کوردستان نوێنەرایەتی گەلی کوردستانەکە کە دیارە زۆرینەی هەرە زۆری موسڵمانە و شوێنکەوتەی ئەو پەیامەیە کە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هێناوێتی معلومی هەموو لایەکە کە ماوەیە لەمەوە پێش سەرۆکی فەڕەنسا هەندێ تەسریحاتی یاکە بووە مایەی گەرانی موسڵمانان جەنابتان وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان و نوێنەری میلەتێکی زۆرینەی هەرە زۆری موسڵمان هیچ تەسریحێکتان لەو بارەوە نەدا تەنانەت بە ئیدانەکردنیش داواکەم کە جەنابتان بە ڕەسمی و بە فەرمی کە ئیدانەی ئەو تەسریحاتانە بکەن کە هێرشکردنە سەر ئیسلام و موسڵمانان و پێغەمبەری خاتەم الئەنبیا و مرسەلین زۆر سپاس بەڵێ سەوەرتان کاکسیپان برس سروکا پارلمانی ل 25 هشت یاداشتکا فرمی مارسته جناب وکیل سر دست سرکرین بادینان هیا روزی دچن حالاتی روزنامه‌وان چالاکوان کساتین سیاسی دور بادینان یتینه دست سرکرن به شواز نشارستانی و به شواز نمدنی و دور جیاسایه دو ماهیک جارجی هجمارک روزنامه‌وان و چالاکوان سنور پارێزگەها دووکێ لسپێدەیازی کل تەنشت خێزانە خۆت نوستی بوون و زاروکی توان دمالێ دابوون به شێوازێکی نەیاسایی هێرش لەسەر ماڵەتوان هاتینەکردن و دەرگە هاتینە شکاندن و ئەف کەسە تەنشتا خێزانەوان ڕاکرینە پشتی کۆمە سەردانا وان کری و ژنێزی کایداری ڕەوشان بووین بڕاستی زاروکێتوان دراوشێکا تەندروستیان ناجێگیردانە ئەvە ژوێ چەندێ دیار دکات و بڕاستی بەدەرژی یاسایە سەردەری دگەلبان چالاکوانە تێتەکردن بەداخەوەژی حتا کوونو کە پەرلەمانی کوردستانی هیچ هەڵویستێکی دیار و ڕۆن نەبووە لەسەر ئەو بێڕێزی و ئەو دەستە سەرکردنا چالاکوان بادینات هێتەکردن تکایە سەرۆکاتیە پەرلەمانی کوردستانê بڵاوا بەرسبێک ji bo vê çendê hebî çunki eva kulbadî وەختەکەت تەواو بوو بەڕێز سەرۆکی لیژنەی مافەکانی مرۆڤ سەبارەت بەو دۆسیە قسەتان چییە؟ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پێش 3 هەفتە بێ زیاتر کەمتر ئێمە سەردانی دهۆک و پارێزگای دهۆک و قەزای زاخۆمان کرد ئێمە سەردانی لایەنی پەیوەندیدار ئێمە بە تەکید سەرجەم لیژنەکانی پەرلەمان لیژنەی بە دواداچوونن ئێمە بە دواداچوونی بە دواداچوونمان کرد بۆ لایەنی ئەمنی کە پۆلیس و ئاسایشەوە هەروە بۆ ئیدارەی ناوچەکان هەر لە پارێزگاری دهۆکەوە بۆ قامەکان و هەروەها بۆ هەندێک بەڕێوەبەرانی ناحیەکانیش ئێمە لە نزیکەوە سەرجەم بەشی هەرە زۆری ئەو پرسیارانەی کە بەڕێزان لە باسی دەکەن ئێمە هەمان پرسیارمان کردوەوەی ڕاستی بێ لە لایەنە ئەمنیەکان بەڵام وەگو تووشمانە ناکرێ بەبێ دادگا بەبێ ئەمری دادگا یاخود داواکاری گشتی هیچ کەسێک بگیرێت ئەوان بەشی هەرە زۆری بەشێک لەو دۆسیانە نیشانی ئێمەیان داوەکو لیژنەی پەرلەمانی کە داواکاری گشتی داوای کردووە لەسەر ئەمری ئەوان گیراون ئەو بەڕێزانە و تا ئەو ڕۆژەی سەردانەکە کەوتم 3 هەفتەیە زیاتر یا کەمتر بەشی هەرە زۆریان هاتبوونەوە دەرەوە ینی بەردرابوون لە زیندانەکان نەمابوون بەڵام ڕاستە تا ئێستاش ماون هەندێک بەڵام وەڵامی کۆتایی لاینەکان ئەوە بوو کە بڕیاری دادگا بڕیاری کۆتایە بۆ بەردانی زۆر سپاس بەڕێستانە لیژنەی تایبەتمەند بەرپرسن لەوەی بە بەردەوامی بە دواداچوون بۆ هەموو دۆسیەکان بکەن لە تەواوی کوردستان ئەین دۆسیەکانی گرتنی هاوڵاتیان
و متابعەکردنی قانونیەتی گرتنەکەیان پرۆسەی بەڕێوەچوونی دادگایی کردنیان. بەڵێ وەرتەگرم ئێستا سەر چنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، ئێمە 32 پەرلەمانتار لە 29 بە پێی مادەی 66 بڕگەی یەکەم لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان یاداشتێکمان ئاڕاستی سەرۆکایەتی پەرلەمان کرد بۆ دانیشتێکی تایبەت بە چارەنووسی مامۆستایانی وانەبێژ و سێ دەرچۆ یەکەمەکان. لە 27 دەستەی سەرۆکایەتی پەرلەمان یاداشتەکەی ئاڕاستەی لیژنەی خوێندنی پەروەردە خوێندنی باڵا کردووە. لە 19 لیژنەی سەرۆکی لیژنەی پەروەردە و خوێندنی باڵا وەڵامیان یاوەتەوە کە بە من ڕاگەیەنراون وێنەیەک لە وەڵامەکەیە کە ئەڵێ ئەو دانیشتنەی ئەو پەرلەمانتارانە پێویست ناکە لەبەرەوەی سەرۆکی حکوومەت لە 5 هاتوۆتە پەرلەمان ڕوونکردنەوەی یاوە. من بە بەڕێستان ئەڵێم 32 پەرلەمانتار داوای دانیشتنێک بکەن بە پێی چ مادەیەک لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کە ئەبێ بە پێی مادەی 66 بڕگەی سێ لە 14 ڕۆژتیە پەڕنەکە ئەو دانیشتنەدانێ چۆن یاوەتی بە لیژنەی پەروەردەوە سەرۆکی لیژنەی پەروەردە ئەو سەلاحیەتی لەکوێیەکە یاداشتی پەرلەمانتاران ڕەت بکاتەوە. بەڵێ زۆر سپاس. سەرۆکی هیچ لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان حەقی ئەوەی نییە کە یاداشتی ئەندامانی پەرلەمان ڕەت بکاتەوە کە داوای دانیشتنیان کردوێ. بەڵام سەر چنارخان بۆ خۆش تەزانی لەو کۆبوونەوەی کە 10 سەعاتی خایان و بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە تایبەتمەندە بە دۆستیەکە لێرە ئامادە بوو زیاتر لە 10 بۆ 15 ئەندامی پەرلەمان باسی بابەتی دامەزراندنی وانەبێژان و یەکەمەکانیان کرد و ئەوان وەڵامیان دایەوە. لەبەرەوە دڵنیاتەکەم جارێکی تر ئێمە و یاداشتە بنێرین بۆ حکوومەت بڵین بۆ هەمان بابەت وەرن بۆ ئەوی دانیشتێکی پەرلەمان بکەین ئەوان ئامادە نابنەڵێن ئێمە وەڵامی خۆمانمان داوەتەوە و قسەیەکی منطقیشە چکە وەڵامی خۆیانیان داوەتەوە اینجا وەڵامەکە بە دڵی ئێمە یا بە دڵمانیەوە بابەتێکی ترە. لەبەرەوە ئەو یاداشتانی کە بەڕێستان پێشکەش یەکەن لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان و لایەن ئەندامانی پەرلەمان لە ئێستاوە ئەگەر بابەتێک بوو قسەی لەبارەوە کرابوو لە دانیشتنی پەرلەمانە وەڵاممان وەرگرتە بوو ئێمە دانیشتنی بۆ ناکەین لەبەرەوەی وەڵامت وەرگرتەوە بۆچی جارێکی تر کۆبوونەوەیکی تری بۆ بکەین. بەڵێ وەلیژنەی مختصیش هەندێک جار یاداشتمان بۆیە دویستم ئەو ئیزافەیەش بکەم یاداشتمان بۆیە هیچ چارەسەرێکیتیان نییە. ئێمە بە ناچاری دێنە لیژنەیەکی مختصڵی نەگەرە و دانیشتنە بکەین ئەو معالەجەتان چییە. بۆ نمونە لیژنەی پەیوەندیەکان و ڕەوەندی کوردستانی ژمارێکی زۆر لە ئەندامانی پەرلەمان لە ڕابردووە داوای کۆبوونەوەیکیان کردبوو لەسەر کۆچی بە کۆمەڵی لاوان لە هەرێمی کوردستان. ئێمە ئاراستەی بەڕێزیانمان کرد ئەوان دوای چەند کۆبوونەوەیەک ئێستا یاداشتێکیان ئاراستەی پەرلەمان کردووە. ئێمەش بە ئامادەبوونی وەزیری تایبەتمەند کە وەزیری ڕۆشنبیری و لاوانە لەگەڵ بەرپرسی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بڕیارماندا و دانیشتناکەین لەسەر تەوسیەی لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە. دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین. دەست بە جێبەجێکردنی بەرنامەی کارەکەین. بەس دەست بە بڕگەی بەرنامەی کار بڕوا بەسەرچاو. بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازی یاسای یەکەم پێشنیازی یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی ئاو و ئاوەڕوو لە هەرێمی کوردستاندا شعێراق کە لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. ئەم پێشنیازە یاسایە لە 25 مادە پێک هاتووە لەگەڵ هویەکانی دەرچوواندن. ناوی ئەندامانی پەرلەمان ئەوانەی کە واژۆیان کردووە ئەمانەن: 1. زیاد جەبار، 2. ڕۆژان محەممەد کەریم، 3. سەرکۆ ئازاد گەلاڵی، 4. هەژان حەسەن کوێستانی، 5. عوسمان سێدەری، 6. بژار کوچەر، 7. خەدیجە عومەر تاها، 8. سعید مستەفا هەرکی، 9. بەختیار شوگری سلێمان، 10. ذکری ئەحمەد زێباری، 11. کاروانگەزنەی، 12. عەبدولناسر ئەحمەد، 13. فەیسەڵ عەباس، 14. ڕاهی ڕاهبەر، 15. شیرین یونس، 16. سەلمە فاتح، 17. وەیسی سعید وەیسی، 18. عەباس فەتاح ساڵح، 19. سارا دڵشاد بەکر، 20. ڕۆبینا ویلمەک عەزیز. بەڕێزان سەرۆکاتی پەرلەمان داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسای ئاراستەی لیژنە پەیوەندیدارەکانی پەرلەمان بکرێت. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. ئەم پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی کشتتوکاڵ و ئاودێری لیژنەی کاروباری یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ داوا لە لیژنەی تایبەتمەند دەکەین بە هاماهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتی ئەم پێشنیازە یاسایە ئامادە بکە. بەڵێ. شتێکم وا دەکەم.
بەنای خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازە یاسای بەڕێوەبردن و پاراستنی ئاو لە هەرێمی کوردستانی عێراق کە پێکهاتووە لە 41 مادە و هۆیە پێویستیەکان بۆ ئەم بابەتە دوو پێشنیازە یاسا بە هەمان ناوەڕۆک پێشکەشکراوە کە دەیکەین بە یەک ناوی ئەو ئەندامە بەڕێزانە دەخوێنینەوە کە لە هەردوو پرۆژە یاساکە پێشکەشیان کردووە. یەک دکتۆر ڕێواز فایق حوسێن، دوو بێگەر دڵشاد، سێ لوقمان وەردی، عەبدولناسر ئەحمەد عەلی، پێنج عەباس فەتاح ساڵح، شەش سەرکۆ ئازاد، حافت هاوڕێ مەلاستار، هەشت باڵام بۆ محەممەد عەلی، نۆ شەمۆڵ ئاشتی سابیر، دا کاروان گەزنەی، یازدە جەمال حەوێز مستەفا، دوازدە ڕۆژان محەممەد کەریم، سێزدە زیاد جەبار، چاردە فەیسەڵ عەباس ئەوڵا، پازدە ڕاهی ڕەهبەر، شازدە هێرش حەسەن حەمەد، حەڤدە هەژان حەسەن کوێستانی، هەژدە عوسمان کەریم، نۆزدە سەلمە فاتح، بیست شنۆ ئەشقی، 21 ئومێد عەبدوڕەحمان حەسەن خۆشناو، دوو نەجات شەعبان، 23 پێشەوە تاهیر، 24 بەهجەت کاک عەبدوڵڵا، کاک بەهمەن کاک عەبدوڵڵا، 5 لیزا فەلەکەدین سابر، سەروان هەرکی، 7 ئیدریس ئیسماعیل عەبوش، ئاڤان تایرەنێ ئاڤان تاهیر ڕۆجە ئاڤان تاهیرە نزار تاهیر، بەختیار شکوری سلێمان، بەهجەت عەلی ئیبراهیم، ڕێڤینگ محەممەد عەلی، حەسیبە سەعید ئیبراهیم گەردی، مەلا ئەحسان محەممەد سەلیم ڕێکانی، شێخ ظاهر خەیلانی، دکتۆر سەباح مەحموود زێباری، وەیسی سەعید وەیسی، عەبدولسەلام دۆڵەمەڕی، حکمەت محەممەد عەبوزێت، ڕۆژان ئیبراهیم عەلی، هەدیە مراد خەدیجە عومەر تەها، سەوسەن محەممەد میرخان، دکتۆر گەلاوێش عوبێد سیان، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان، سەعید مستەفا هەرکی، گولیزار ڕەشید سندی، هێویدار ئەحمەد سلێمان، شوان کەریم محەممەد، زانا مەلا خالید اسماعیل، سەفیناغا عومەر، جوان یونس ڕۆژبەیانی، ئەرشاد حوسێن محەممەد، جیهاد حەسەن ئیبراهیم، چیا حەمید شەریف، ڕزگار عیسا سوارە، ڕێبوار عەبدوڕەحیم عەبدوڵڵا بابکەی، زێدان ڕەشید خان ئەودەل برادۆستی، گوڵستان باقی سەلیم، لەیلا عەبدولجەبار، حەدۆ محسین حوسێن مستەفا، محەممە ئەسکەندەر، مەحمە ئەسکەندەر، مەم ئەسکەندەر ببورن داوای لێبوونەکەم، نزار مەلا عەبدولغەفار، جەلال محەممەد عەبدوڵڵا، بژار کۆچەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان داوا لە بەڕێزت دەکەین کە ئەم پرۆژە یاسایە ئاراستەی لیژنە پەیوەنددارەکان بکەی. زۆر سوپاس دەکەین. بەڵێ ئەم پێشنیازە یاسایە طبعا دوو پێشنیازە یاسان بە هەمان ناوەڕۆک ئاراستەی لیژنەی کشت و کاڵ و ئاودێری، لیژنەی کاروباری یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێ و بە هەم ئاهەنگی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان راپۆرتەکەی ئامادەکرد. بەڵێ بەڵێ کاک لوقمان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، پێشنیازە یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی ئاوەڕۆ لە هەرێمی کوردستان پەیوەندیدارە بە لیژنەی شارەوانی نەک لیژنەی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو ئەگەر ڕاستی بکەین. دروستە ئەوە ڕاست دەکەینەوە کە پێشنیازە یاسای پاراستنی تۆڕ و بنچینەکانی ئاو ئاراستەی لیژنەی شارەوانی یەکرێ نەک لیژنەی کشت و کاڵ. بەڵێ سپاس کاک ڕزگار ئاینە قسەتەیە تەمە. بەڵێ زۆر سپاس بە ڕێزان لە لیژنەی یاسایی ئەتوان بچنەوە شوێنەکانی خۆتان. بەرگەی دووەمی بەرنامەی کارەکەمان جێبەجێکەین. دانانی ئەندامی پەرلەمان بەڕێز عومەر عەبدوڵڵا فەتاح لە لیژنەی دارایی و کاروباری ئابووری بە پێی حکمی مادەکانی 28 و 34 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان
هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە بەڕێز پەرلەمانتار عومەر عەبدوڵڵا فەتاح بچێتە لیژنەی دارایی و کاروباری ئابووری با بفەرمێ دەنگ بدا. بەڵێ سپاس بە دەنگی 74 ئەندامی پەرلەمان بەڕێز پەرلەمانتار عومەر عەبدوڵڵا فەتاح ئەچێتە لیژنەی دارایی و کاروباری ئابووری. بەڵێ مژدەخان نقطە نیزامیەکەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان بینای ئەنجومەنی وەزیران 100 مەتر لە ئێمەوە دوورە، یعنی هیچ دیوار و بەربەستێکیش لە مابەینماندا نیە. یعنی بۆچی بەڕێزانی حکوومەت نایان بۆ پەرلەمان و لێرە پرسانەکەیان بۆ بکرێ؟ باشە ئەو هەموو خەڵک لەو دۆخە خراپەدایە لە وەزع خراپەدایە بە هیچ شێوەیەک باسی ئەوە ناکەن. بەرە سەرک پەرلەمان قسەم ماوە ئاخر معقولە من لە پەرلەمانی با بچینە کاکتۆر کازمە و تەسویرە دانێ بەدەستەوە. بێ زەحمەت ئەو تەسویرە نەچووینەتە سەرە و بڕگەیە، نەچووینەتە سەرە و بڕگەیە. مژدەخان
باشە باش گۆی پرساندن و وەڵامەکانی بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیری دارایی و ئابووری بەپێی حکمی مادەکانی هەفتا و یەک هەفتا و سێ لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. ئێستا ئەگەر نوقتە نیزامیتان هەیە لەسەر جێبەجێکردنی ئەم بڕگەیە فەرمونتان ناوتان بنووسین. نوقتەی نظامی بێگومان بەڕێز سەرۆکی پەرلەمان دەربارەی ئەم بڕگەیە من ئەم خاڵە نیزامیەم هەیە بەڵام سەرەتا ئەڵێم پرسیارێکتان ڕوبەڕووەکەمەوە وەڵامی پرسیارەکەم بدەنەوە بۆ ئەوەی خاڵە پەیڕەوەیەکەش باسکەم. بەڵێ مادەی بەپێی مادەی ئێمە بەپێی ئەو کۆمەڵە پەرلەمانتارانی کە ئیمزامان کردو بۆ ئەم دانیشتنە مادەی 68 69 70 داوای ئەم دانیشتنەمان کردووە و زائیدەن مادەیەکەیە کە ئەم بڕگەی تیا جێگیرکراوە مادەی 71 بڕگەی دووەم خاڵی 1 و 2مان هەیە. بەپێی خاڵی یەکەم لەناو بڕگەی دووەمی مادەی 71 پرسیێنراو ئەگەر بەبێ هۆ ئامادە نەبوو دەست پێەکرێت ئەوە یەک. بەڵام لە خاڵی دووەمیانە ئەگەر ئامادەبوونەکەی بە پاساوێکی ڕەوا بوو ئەوە دەستەی سەرۆکایەتی 30 ڕۆژ مۆڵەتی ئەداتێ. ئەگەر پاساوی ئامادە نەبوونی بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆک و وەزیری دارایی بەپێی خاڵی دووەم لە بڕگەی دووەمی مادەی 71 کە بە پاساوێکی ڕەوا ئامادە نەبوون ئەوە حەزەکەینەوە بزانین ئەگەر ئامادە نەبوون بۆچی 30 ڕۆژتان نەدایە بۆ ئەوەی کەەوە بێ ئەگەر بەپێی خاڵی یەکەمیانە بەبێ هۆ ئامادە نەبوون پێمان بڵێن بەبێ هۆ ئامادە نەبوون. ئەگەر بەبێ هۆ ئامادە نەبوون ئەوە ئەم دانیشتنە بۆ مەسەلەی پرساندن هیچ جەدوایەکی نییە. ئەگەر بەبێ هۆیە ئەگەر دەستەی سەرۆکایەتی خاڵی دووەمی پێشێل کردووە ئەوە بۆ پێشێتان کردو ئەگەر بەبێ هۆ ئامادە نەبووە من ئەم دانیشتنە بایکۆت دەکەم لەبەرەوەی جەدوایەک نابێ بۆ مناقەشە و سپاس. بەڵێ سپاس هەموو ئەندامێکی بەڕێزی پەرلەمان حەقی بایکۆتکردنی دانیشتنەکانی پەرلەمانی هەیە. کاکتۆر شێرکۆ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەوەی کە هۆکاری ئامادەنەبوونی سێ بەرپرسی باڵای ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا جەنابتان یەکلایی بکەنەوە کە هۆکارەکان ڕەوان یان ڕەوانین بۆی بزانین چ بڕگەیەکی مادەی 71 شمولیانەکە بۆیە یەکلاکردنەوەی لای جەنابتانە بڕیار بن کە هۆکارەکان ڕەوان یان ڕەوانین. دووهەم وەڵامەکانمان لەبەردەستان نییە یعنی مەفروض بوو پێشتر وەڵاممان بەدەست بێ و لە حاڵەتی ئامادە نەبوونی بەرپرسیشە ئەگەر هەر تەنها وەڵام و کاغز بێتە بەردەستمان ئەوە ئەکرا بەڕێکاری تر لە ڕێی وەزیری پەرلەمان و حکوومەتەوە پرسیارمان بناردایە وەڵامیان بۆ دینکردینایەنەک ئەوەی کە لە کۆبوونەوەیەکی تایبەت بە پرساندن لەگەڵ کاغەزا ناکرێت پرساندن لەگەڵ بەرپرساکرێت کە ناوی بەرپرسە لەبەرەوە بەڕاستی ئەمە تەعنەیەکی لایحی جددیە لە مۆزوعی پرساندن و پرساندنەکە پوچەڵ ئەکاتەوە چونکە کەسێک نییە راپۆرتەکە بخوێنێ کە بەپێی پێڕۆ ئەبێ کەسێک کە بەرپرسە راپۆرتەکە بخوێنێ. بەڵێ سپاس بۆ بەڕێستان. بەڕێزت ئەندامی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان بووی. ئێمە پێشتر پەیڕەوێکی ترمان هەبوو کە پرساندنت بناردایە بۆ ئەنجومەنی وەزیران ئەگەر بهاتایە پرسانەکە دەکرا نەهاتایە پەرلەمان هیچ دەسەڵاتێکی نەبوو. ئێمە و جەنابی شرۆک و ئێستا لە بیرمە لەوانە بووین کە داکۆکیمان لەوە کرد کە ئەگەر بەرپرسی حکومی لە کاتی پرساندنە ئامادەش نەبێ پەرلەمان احتیفاز بەو حەقەی خۆی بکە لەوەی کە پرۆسەی پرسانەکە بۆ بەردەمی ئەندامانی پەرلەمان و بۆ بەردەمی ڕای گشتی بەڕێوە ببە. و ئەمە لە کاتی خۆیە کە ئەم پەیڕەوی ناوخۆیە تازەیەمان دەرکرد وەکو یەکێک لە ئینجازەکان و وەکو یەکێک لە خاڵە گەشەکانی ئەو گۆڕانکاریانە باسمان کرد کە لە ناو پەیڕەوی ناوخۆیە هەیە. وەکو ئێستش لە بیرمە ئەو بەڕێزانی کە لە خولی پێشوو ئەندامی پەرلەمان بووین کاک ئومێد خۆشناو کاک مەلا هەورامان کاک عەباس ئێمە و هەر بەڕێزێک ئەگەر ناویم لە بیر چووە ئێمە پەرلەمان دابەش بووین بە دوو بەرەی تقریبا نزیک بە یەکتری عەدەدەکانمان زۆر نزیک بوو بە هەزار حاڵ ئەوانەی کە دیفاعمان لەوا کرد کە پرساندنی غیابی هەبێ بە دەنگێکی زۆر کەم لەو ڕەفیقانەمانمان بردەوە کە لەگەڵ ئەوە نەبوون پرساندنی غیابی هەبێ. جەنابەت یەکێک بووی لەوانەی کە لەگەڵ ئێمە دەنگندا
لەبەرەوە لە بیرمە کێ دەنگی لەگەڵ داوین ئەزانم کێ بوون ئەوانەی کە دیفاعیان لێ کرد لەبەرەوە بەڕێز دکتۆر شێرکۆ ئەمە کە حکوومەت بڕیاری داوە نێت بۆ ئەم پرساندنە ئێمە پێمان وایە عرضکردنی پرسانەکە بۆ خۆی ئینجازە بۆ پەرلەمانی کوردستان وەلەو باشتر دەبوو خۆیان ئامادەیان هەبوایە بەڵام اختیارێکی تر کە هەمان بوو پێشتر لە پەیڕەوەکەی تر ئەوە بوو هاتن دەکرێ نەهاتن ناکرێ جگەلەوەی بەس قسەمانە کرد ئەمان و نەهاتن هیچ ئینجازێکی ترمان نەبوو ڕای گشتیش نێزانی پرسێنەران ئەیانەوێ بڵێن چی پەرلەمانتارانیش نەیانەزانی و قەرارێکی مەحکەمەی ئیتحادی هەیە کاتی خۆی لە یەکێک لە دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەران پەرلەمانتار حەنان فەتلاوی ئیستیجوابێکی غیابی کەسێکی کردووە دواتر وەزیرەکە خۆی تەعنی داوە لە ئیستیجوابی غیابیەکە و توێتی لەناو لائحەی لەناو نظامی داخلی ئەنجومەنی نوێنەرانی عێراقا شتێک نییە بە ناوی ئیستیجوابی غیابی مەحکەمەی ئیتحادی بەم شکڵە جواب بداتەوە ئەڵێ ئیستیجوابی غیابی جائیزە ئەگەر لەناو لائحەشانە بێ چونکە ئەو کەسەی کە ئەپرسێنرێ بەرپرسە حکوومیەکەی کە پرساندنی پێکرێ خۆی بە ئیرادەی خۆی دەستبەرداری حەقی داکۆکیکردن لە خۆیە بێ ئێستا جەنابتان کە بەڕێز مامۆستا عەبدولستار دەستەکا بە خوێندنەوەی پرسانەکەی یان عرضکردنی پرسانەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەرفەت دەدەین بە کاک هێمن وەڵامەکەی بخوێنێتەوە بەڕاستی خۆی لێرە بێ داکۆکی لە خۆی بکە باشترە یا بە تەنها وەڵامەکەی بخوێنرێتەوە لە ڕاستی خۆی لێرە بێ باشترە بەڵام ئەو مادەم خۆی تەنازل لە حەقی دیفاع لە خۆکردنیەکە و دەیخاتە بەردەمی پەرلەمانی کوردستان ئێمە ناتوانین ڕێگری لێ بکەین و ئێمە ئەم پرۆسەی پرساندنە بە ئینجازێکە زانین ئەگەر پێشمان وابێ لە ئاستی تەموحانیە و زۆر سپاس ئێستا وەڵامتان ئەدرێتەوە لەناو لائحەکەیە ئێستا کە ئەی خوێنینەوە دەزانین بەڵێ بەڕێزان بۆ دەست بە پرۆسەکە نەکەین کاگومێت فەرمو بەڕێز سەرۆکی پەرلەمان دوو خاڵی پەیڕەوی یەکێکیان مادەی 56 بڕگەی دووەم لەو پەرلەمانە بەڕێزە باسکە و ڕۆژانەش بە زۆرێک لە زۆرەکان پەرلەمانتار و خەڵکی دیکەش قسەی دەربارەوە دەکات تایبەت بە جیرانیان دەستگیرکردنی چالاکوانانی مەدەنی و ڕۆژنامەنووسان ئەنجومەنی ئاسایش ڕاگەاندراوی ڕاگەان و دەستگا ئەمنیەکان ڕاگەاندرایەوە یان بڵاو کردوتەوە هیچ کەسێک بەبێ بڕیاری دادوەر نەگیرایە سەرۆکی پەرلەمان وەڵامی کەس نییە بەڵام کەسێک لە پەناناوی ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی لەگە دەستگای سیقڕی بۆ کاری تیرۆریستی کارێک بکاتن جیاواز زۆر سپاس بۆ بەڕێز خاڵی دووەمەکە بڵێ بڵێ تایبەت بۆ ڕوونکردنەوەی بەڕێستان مادەی هەفتە بڕگەی چوارەم کە باز لە مەسلەی پرساندن دەکات دەستەی سەرۆکایەتی پرساندن و وەڵامەکەی واتە پرساندن و وەڵامەکە بەنڕوونی نەیگوتیە کەسی پرسێنرا و دەبێت لە هۆڵی پەرلەمانی وەڵامەکە دەکرێت بە نووسینەش بێت کە ئێستا هاتووە زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز بەڵێ بەڕێزان دەست بە لائحەی پرسانەکانەکەین یەکێک ئەیان خەینە ڕوو سەرەتا بە پرساندنی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەست پێکەین کە پەرلەمانتاری بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید پێشکەشی کردووە و بەم شێوەیە پاڵپشت بە هەردوو مادەی 68 و 69 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئێمە ژمارەی یاسایی ئەندامان واژۆمان کردووە داوای دانیشتێکی تایبەت بە پرسانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەکەین لەبارەی بڕیاری سەر لە نوێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە بەرواری هەفتەی هەشتی 2020 دراوە بەبێ ئەوەی پاڵپشت بێ بە هیچ یاسا و بڕیارێک هەروەها بۆمان ڕوونکەنەوە کە ئەم بڕیارەی حکوومەت پاڵپشتە بە چ پشتیوانیەکی یاسایی سەرڕای ئەوەی ئەو لێبڕینە لە کاتێکدایە شەفافێت نییە لە داهاتەکان و داهاتی ناوخۆ و خاڵە گومرگیەکان و بەهای نەوتیش لە بازاڕەکانی جیانە بەرز بووتەوە وێ ڕای ڕەوانەکردنی بڕی 320 میلیارد دینار لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێزدا ئێستا بە پێی مادەی 71 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەرفەتی قسەکردنی 15 دقه دەدەینە بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید بۆی لەبارەی ئەم دۆسیەوە قسە بکە و پێش ئەوە ئێمە هەندێک دۆخات بیرمان چوو بە خێراتنی بەڕێز وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان بکەین بە گەرمی بە خێراتنیەکی بەڵێ ئێمە بەو ئێمە کە بەرنامەی کارمان داناوە دیارە پێمان قەنەعەتمان پێ بووە بەڵێ فەرموون بەڵێ فەرموون
فەرمونون مامۆستا عەبدولستار فەرمونون. بەڕێزان بەناوی خوای بەخشندە میهرەبان بەڕێزان گوێ لە مامۆستا عەبدولستار بگرن بۆ ئەوەی عەرزەکەی پێشکەش بکە بۆ ئەوەی سنەڕۆکە پێشکەش بکە فەرمونون. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە ئەو ژمارەی یاسایی پەرلەمانتارانی کوردستان واژومان لەسەر پرساندنی بەڕێز سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان کردووە بە پێی مادەی 68 و 69 و هەفتای پێڕەوی نێوخۆی پەرلەمانی کوردستان لەسەر بڕینی 121 و 121 کە و 118 موسەی موسەخۆرانی هەرێمی کوردستان کە پێمان وایە ئەم لێبڕینە نایاساییە و پاڵپشت نییە بە هیچ بڕگەیەکی یاسایی بۆیە ئێمە پرساندنمان ئەنجام داوە کە پێمان وایە موسەیەکێکە لە ئیمتیازاتەکان کە بە فەرمانبەران دەدرێت لە وەزیفەی گشتی و ئەوانە کە لە کەرتی گشتی حکومیدا کار دەکەن تا ئەو کاتی ڕاژەکانیان بەردەوام دەبێت. لە ڕاگەیاندنی پەرلەمانی کوردستان کامیرە بخەنە سەر مامۆستا عەبدولستار لەسەر ئێمەی لادەن. بەڵێ فەرموون. پرسی موسە بە تەواوی لە دەسەڵاتی یاسا دانەرە و پێویستە ئەو بڕە و ئاست و هەر دەرماڵەیەکی دیکە کە بە یاسا ڕێک بخرێت وەک ئەوەی لە یاسای الخدمە مەدەنیە ژمارە 24 ساڵی 1960 هەموارکراو و بەرکار لە عێراق و هەرێمی کوردستان و یاسای 22 ساڵی 2008 موسەی فەرمانبەران هاتووە واتە بە تەواوی ئەم بابەتە لە چوارچێوەی دەسەڵاتی پەرلەماندایە و دەسەڵاتی جێبەجێکردن بۆی نییە دەستکاری بکە جا بە هەر شێوەیەک بێت وەک ئەوەی بە بڕیاری ئیداری بەشێک یا هەمووی پاشەکەوت یا ڕاگررتنی یا لێبڕینی بۆ بکات. بریارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بە دەستکاری موسەی هەریەکە و بە بڕی جودا جودا کە لە دانیشتنی ئەنجومەنی وەزیران لە 26 2020 داوێتی نایاسایی لەبەر ئەم خاڵانەی خوارەوە. یەک بریارەکە پێچەوانەی پرەنسیپی یاسای مەبدە تەدەرروج القانونیە بە شێوەیەک ئەم پلەبەندیە دەبێت ڕەساو بکرێت واتە نابێت هیچ دەقێک لە بڕیار پێچەوانەی یاسا بێت و هەروەها یاساش نابێت پێچەوانەی دەستور بێت. بەڵام بڕیارەکە بە تەواوی پێچەوانی ئەم پرەنسیپە قانونیەیە و ئەوە حیساب نەکردنە بۆ یاسا لەم بابەتە. دووەم دەقی بڕیارەکەی حکوومەت بە شێوەیەک کە ناونیشانەکەی ڕاگررتنی تەمویلی ئەنجومەنی وەزیرانە و بۆ وەزارەتەکان و دامەزراوەکان کە تیایدا دەسەڵات دەدات بە وەزیر کە دەستکاری موسەی فەرمانبەرەکانی بکات تا ئاسی 121 و بۆ پلەباڵەکان و تایبەتیش تا 150 کە دواتر لە موسەی موسەخۆران بمانگەکانی دواتر بە دەستکاری بڕیندەکە بەردەوام بوو واتە هەر تەنها بۆ مانگێک نەبوو کە سەرەتا بڕیارەندا بوو ئەمەش لەلایەک ناونانی بەڕاگررتنی تەمویل هیچ پابەندێک لەسەر حکومەت دانانێ بە قەرز هێشتنەوە یاخود لە هەر دۆخێکی تری ئابووریدا ئەم بڕە قەرزە بداتەوە بە موسەخۆران. سێ بە ئەنقەست یان ژمارەیەک ئاشکرا کراوە بە ئەنقەست یا بەغێر ئەنقەست لە میدیاکانەوە دەگوترێ موسەخۆرانی هەرێمی کوردستان 1,250,000 ڕاستە ئەوەی کە موسە وەردەگرێت 1,250,000 بەڵام بەشێکی زۆری لەوانە 150,000 وەردەگرێت. ئەم پێم وایە ئەوەش بەڕاستی بە ئەنقەست بێیان نا زۆرێکە لە پاساو هێنانەوە بۆ لێبڕینی موسە کە خەڵک وادێتە بەرچاوی کە ئەم 150,000 هیچی لە 5 ملیۆن یا ملیۆنێک کەمتر پارە وەرناگرێت بۆیە موسە بەش ناکە. چوارم پاڵپشت بە یاسای ژمارەیەکی ساڵی 1992 هەموارکراو و پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ساڵی 2018 پەرلەمان لەسەر ئەم کارە نایاساییەی دەسەڵاتی جێبەجێکردن وەک تەجاوزێک لەسەر پرسی یاسادانان دەسەڵاتەکەی دەبێت حسابی بکە چونکە بەڕاستی پێویستە پەرلەمانی کوردستان ئەمە پەسەند بکات کە حکوومەت پارەکەی بەشی موسە ناکە و ئەو کاتە پێویستە حکوومەت هەموو ساڵێک لە مانجی دەدا پرۆژە یاسای بودجێ خۆی بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان و ئەو کاتەی دیاری دەبێت کە ئەم بڕەپارەیە بەشی موچە و بودجێ تەشغیل دەکایان ناکە. بۆیە بەڕاستی دیسانە کە ئەمە
کارێکی نایاساییە. 6 حکومت پرۆسەی بایۆمەتری ئەنجام داوە بۆ سەرجەم موسەخۆرانی ڕاستەقینە وەزیاکردنەوەی لە بندیوار و تێچوێشی زۆریشی هەبووە، بەڵام سەرکەوتو نەبووە لە چارەسەرکردنی حاڵەتی بندیوار و موسەی ناڕاستەقینە. لە کاتێکدا حکومت لە باتی کاردان و بەرامبەر موسەخۆری ناڕاستەقینە و بندیوار و ئەوانەی 2 موسە 3 موسەی 4 موسەی نایاسایی هەیە لە جاتی ئەوە هاتووە بەڕاستی موسەخۆرانی ڕاستەقینە سزا داوە بە لێبڕینی سەدا 21 سەدا 21 و سەدا 18 و ئەم 3 مانگەش یعنی هەر 3 مانگەکەی یعنی نزیک بۆتەوە لە 6 ڕۆژ ئینجا موسەیەک دراوە کە ئەمە دەکا بەڕاستی زیاتر لە سەدا 50 موسە بردراوە. 7 دەسەڵاتی جێبەجێکردن تا ئێستا بەردەوامە لە دابینکردنی موسە بۆ بندیواریان بۆ کەسانی 2 موسەیان بۆ پۆستی وەهمی یان پارەدارکردنی پرۆژەی وەهمی کە سەرجەم ئەمانە لە ڕووی یاساییەوە تاوانە و ناساوە بە تاوانی تەسهیل الاستیلا على ئەموال الدەولە کە بە تاوانێکی ئابروبەرانە المخل بالشرف بەرامبەر مافی گشتی دادەنرێت پاڵپشت بە مادەی 316 لە یاسا سزادانی عراقی بەرکار لە هەرێمی کوردستان کە ئەم ژمارە زۆرەی لە خەرج بۆ حکومەت زیاد کردووە برارێکی ناسایی پێدراوە. پرسانەکەمان بۆ سەرۆکی حکومەت لەبەر ئەم هۆکارانەیە و ئەم پرسیارانەمان هەیە. ئایا حکومەت چۆن بە بڕیارێکی کارژێری مافێکی بە یاسا دابینکرا و دەستکاری دەکات؟ 2 ناونیشانی ڕاگررتنی تەمویل کە هیچ پشتیوانیەکی زانستی و ئابووری نییە و هیچ پابەندەی لەسەر حکومەت بەرامبەر موسەخۆران دروست ناکات ئەم ناونیشانە مانای چییە؟ لەکوێ هاتووە ئەمە؟ 3 وێڕای لێبڕینی حکومەت موسەی 5 مانگی ساڵی 2020ش بە تەواوی ون بووە، دیار نییە چی لێ هاتووە بۆ کوێ چووە. ئەم هەنگاوەش بەڕاستی ینی کارەساتێکی دیکەیە لەسەر موسەخۆرانی هەرێمی کوردستان. 4 وێڕای لێبڕین حکومەت بە ئەرچی خۆی هەڵناسێت و موسەی موسەخۆران لە مانگەکانی 30 ڕۆژیەوە کردو بە 6 ڕۆژ بەداخەوە کە ئەم بڕیارەش لووتکەی نایاسایی دەسەلمێنێ. من پێم وایە داهاتی هەرێمی کوردستان سەرجەم داهاتەکان ئەگە بە شێوەیەکی ڕێکوپێک کۆ بکرێتەوە و بە شێوەیەکی دادگەرانە دابەش بکرێ ئەمن پێم وایە بەشی موسە بەلایانی کەم موسەی فەرمانبەران بە تەواوی دەکا و لە 30 ڕۆژیش بە تەواوی دەکرێت دابین بکرێ. بەم شێوەیە ئێمە 68 جۆر داهاتمان هەیە لە هەرێمی کوردستان بەناوخۆ بۆ پێیباز و پێبژاردن و ڕسومات هەیە تا 200 هێندەش زاروێ زیاد کراوە و داهاتی گومرگ و خاڵە سنوورەکان لە ئێستادا مانگانە ئەم داهاتانە ئەگەر کۆ بکرێتەوە و ئەگەر بەڕاستی بەرپرسی نابەرپرس لە پشتی نەبێ و داهاتەکە بۆ شخص و بۆ کۆمپانیا بۆ حزب نەچێ نزیکەی 350 میلیارد دینارە. هەناردەی نەوت بە بۆروی تەنکەر و ڕۆژانە نزیکەی 550,000 بەرمیلە داهاتی ئەم 550,000 بەرمیلە ئەگەر 30,000مان بۆ بمێنێتەوە ئێمە لە بەرمیلی نزیکەی 500 میلیارد دینار دێتە خزانەی حکومەتی هەرێمی کوردستان. هاوپەیمانان بە تایبەتی ئەمریکا 20 میلیۆن دلار دەدا بۆ هێزەکانی پێشمەرگە کە ئەویش دەکات 24 میلیارد دینار عراقی. سەر ڕاکەمکردنەوەی خەرجی بەکارخستنی وەزارەتەکان و زیادکردنی داهاتی ناوخۆ پێنەدانی مافی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران. حکومەت لە ئێستادا ئەم پێم وایە بە هەموو ئەوانە کە کۆم کردوێتەوە بەڕاستی بە دەقیقیش نزیکەی 1 تریلیۆن و 200 میلیارد داهاتی هەرێمی کوردستانە ئەگەر وەکو باسم کرد بە شێوەیەکی ڕێکوپێک و لە دەستێکی ئەمین دابێ بە تەواوی کۆ بکرێتەوە بەشی بەلایانی کەم موسەی موسەخۆرانی هەرێمی کوردستان دەکات. بۆیە ئەگە بڵێ لەوانەیە لە راپۆرتەکەی بگوترێ کە داهات بەش ناکە ئەمە پێمان وایە کە داهات بەش دەکا و ئەگەر فەرزەن هەر بگوترێت داهات بەش ناکە ئێمە لێرەوە ڕای دەگەین دیسان لەم هۆڵە فەرمیەدا کە ئەگەر پێتان وایە بەش ناکەن فەرمونون ئێمە ئامادەین بابێن لیژنێکی بۆ پێک بێنین سەپەرشی داهات بکە لە هەرێمی کوردستان هەمووی کۆ بکاتەوە بە شێوەیەکی ڕێکوپێک بەڵام بە میساقێک کە کەس دەستی نهێنێتە ڕێگا ئەگەر بەشی نەکرد ئەمە دێم ئەلێرانە لەم شوێنە وعد بێ داوا لێبوردن لە خەڵکی کوردستان دەکەم و لەم پەرلەمانش دەسمە دەرەوە ئەگەر نەمانتوانی موسەی موسەخۆرانی هەرێمی کوردستان دابین بکەین. وەم پێشم خۆش بوو بەڕاستی هەرچەند خاڵی پێڕەویشیان کرد پێم خۆش بوو بەڕێز سەرۆکی حکومەت خۆی لێرە بووایە قسە لە ڕوودا خۆشە
ئەسەمە لە ڕابردوو قسەی خۆمانمان کرد بەڵام وا جوانتر وا خۆشتر و بەڕاستی هەم قسەی خۆم زەنگە زیاتر کرد بە سەراحەت کەسێک کە لێرە ئامادە نەبێ من حەز ناکەم هێندە قسە بکەم بەس پێم خۆش لێرە بێ قسەی باشترم دەکرد و ئەویش لەوانەیە جوابی هەبووە بۆ قسەکانی ئێمە وا خۆشتر بوو بەڵام بە هەر حاڵ دیارە ئەوەش کە پەیڕەوی دەتوانێت نەیە بەغیابی پرۆسەکە بەڕێوە بچێ بۆ ئێمە لێرە ئەوەی کە پرساندنمان کردووە لەسەر ئەم راپۆرت و لەسەر ئەم قسانی خۆمان سوورین و دوای ئەوەش کە گوێ لە وەڵامی بەڕێز سەرۆکی حکوومەت دەگرین هەڵوێستی خۆمان سەبارەت بە وەڵامەکان ڕوون دەکەینەوە زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان ڕاستپێرین وەڵامەکانی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بخوێنێتەوە فەرموون. سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان ئەم وەڵامە کە لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ ئێمە بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمان هاتوۆتە ئاراستەی بەڕێزان سەرۆکی پەرلەمان و دەستی سەرۆکایەتی ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان بکرێ بەم شێوەیە بۆ بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان عێراق بابەت وەڵامی پرساندن نووسراوتان سەبارەت بە پرساندن دەربارەی موچە بە ژمارە 4949 کە لە ڕێکەوتی 4 دەی 2020 بەدەستمان گەیشتووە بەم شێوەیە وەڵامەکەی دەخەینە ڕوو بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان من سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە نووسراوی ژمارە 17 لە ڕێکەوتی 27 نۆی 2020 بە پێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە داوای دانیشتنی پەرلەمانمان کرد بە مەبەستی خستنەڕووی چەند بابەتێکی گشتی بۆ گفتوگۆ بە خۆشحاڵیەوە پەرلەمان لە ڕێکەوتی 5 دەی 2020 دانیشتنی ژمارە 8 تەرخان کرد بۆ ئەو بابەتە و لەم دانیشتنەدا راپۆرتێکمان پێشکەش بە بەڕێستان کرد کە ئەم تەوارانەی خوارەوەی لە خۆ گرتبوو تەوەرەی یەکەم پرۆسەی چاکسازی تەوەرەی دووەم بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و دابەشکردنی موچە و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی تەوەری سێیەم دۆخی تەندروستی و ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا تەوەری چوارەم پرسی گفتوگۆ و دانوستان لەگەڵ بەغدا دوای خوێندنەوەی راپۆرتەکە دەرگای گفتوگۆ کرایەوە و بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ ماوەی چەند کاتژمێر لەگەڵ پەرلەمانتاران گفتوگۆ لەسەر گشتەوەرەکانی راپۆرتەکە کراو بە شێوەیەکی تێر و تەسەل وەڵامی پرسیاری ئەندامانی بەڕێزی پەرلەمانمان دایەوە هەروەها لە تەوەری دووەمی راپۆرتەکەدا کە تایبەت بوو بە بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و دابەشکردنی موچە و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی بە شێوەیەکی ڕاشکاوانە تیشکمان خستۆتە سەر قەیرانی دارایی و هۆکارەکانی و هۆکاری تەمویلکردنی 79% موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ ماوەی 2 مانگ کە هاوبابەتە لەگەڵ ناوەڕۆکی بابەتی پرساندنەکە دووبارە وەکو وەڵامی پرساندنەکە دەیخینەوە ڕوو تەوەری دووەمی راپۆرتەکەی بەڕێزیان ئەمە بووە بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و دابەشکردنی موچە و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی وەک ئاگادارن لە سەرەتای ئەم ساڵەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا هەرێمی کوردستانیش وەک هەموو ناوچە و وڵاتانی دیکەی جیهان ڕوبەڕووی دۆخێکی سەختی ئابووری بووەوە نەناردنی ئەو بەشە بودجەیی کە لەلایەن حکوومەتی فیدراالیەوە دەنێردرا بۆ چەند مانگێک دۆخەکەی زیاتر سەختتر کرد ئێمە هەرزوو هەوڵماندا پلانێک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم قەیرانە دابنین بە ئاراستەی کەمکردنەوەی خەرجیەکان و زیادکردنی داهات کە بەشێک لە تەوەری چاکسازیەکان کە لە سەرەتای ئەم راپۆرتەدا خرانە ڕوو بێگومان ئەم قەیرانە داراییە زیاتر هانمان دەدات لەسەر درێژەدان بە جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی و هەوڵدان بۆ کەمکردنەوە و سنووردارکردنی کاریگەریە نەرێنیەکانی قەیرانی دارایی لە ڕێگای کارکردن لەسەر کارنامەی کابینەی نۆیەم بۆ هەمەجۆرکردنی سەرچاوەکانی داهات و پشتنەبەستن بە تاکە سەرچاوەیەک و گرنگیدان بە کەرتەکانی وەک کشتتوکاڵ و پیشەسازی و گەشت و گوزار و پێشکەشکردنی ئاسانکاری پێویست بۆ بەرهێنانی ناوخۆیی و بیانی لە سەرەتای دروستبوونی ئەم قەیرانەدا هەموو هەوڵێکمان داوە بۆ دابینکردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە ماوەی دەستبەکاربوونی کابینەی نۆیەمدا توانیمانە تا ئێستا 12 موچە دابش بکرێ و لەم ماوەیەدا تەنیا 2 موچە داکەوتووە ئەمەش بەهۆی نەناردنی بەشە بودجەی هەرێم بۆ مانگەکانی 5 و 6 و 7 لەلایەن حکوومەتی فیدراالیەوە بەهۆی کەمکردنەوەی تەمویلکردنی موچە لەلایەن حکوومەتی فیدراالی و ئەو دۆخە سەختە ئابووریەی کە هەموو جیهانی گرتەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و دابەزینی نرخی نەوت و قەدەغەی هاتوچۆ و دابەزینێکی زۆرتری ڕێژەی داهاتی ناوخۆیی کە هەمووی بۆ دۆخێکی نائاسایی و ئەنجومەنی وەزیران بە ناچاری بڕیاریدا بە پێی توانا و داهاتی بەردەست موچە دابش بکە و 2 موچە بە تەمویلکردنی 79% بدات ئەم دۆخە سەختە داراییە دۆخێکی نەخوازراوە و حکوومەتی هەرێم دروستی نەکردووە و تەنیا تایبەتیش نییە بە ناوچە و هەرێمی ئێمە بەڵکو نزیکەی هەموو جیهانی گرتووەتەوە بۆیە دەبێت بە ناچاری خۆمان
لەگەڵ ئەم دۆخە سەختە بگونجێنین لە هەمان کادا حکوومەتی هەرێم هەموو هەوڵی خۆی داوە بۆ ئەوەی بەو داهاتوو توانادارایی لە بەردەستیدایە و لە ڕێگەی ڕێخستنەوەی موچەی فەرمانبەران و کەمکردنەوەی خەرجەکانی حکوومەت و جێبەجێکردنی یاسای چاکسازی ئەم قۆناغە سەختە تێپەڕێنین. سپاس بۆ بەڕێستان. بەڕێز مامۆستا عەبدولستار هەر بە گوێرەی مادەی 71 بڕگەی یەکەم خاڵی 2 جەنابەت بۆ تێ 3 دقەیتر لەسەر ئەو وەڵامە قسە بکەیت. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵاهی ئەوەی کە باس کرا ینی راپۆرتێکی زۆر کورت و پخت بوو. ئێمە پێمان وا بوو وەڵامی پرسیارەکەی ئێمە تێدا بێت کە نایاساییە کە 121 و 121 و 118 و 6 ڕۆژارێک مستەدا بەش کراوە. بەڕاستی وەڵامی ئەو پرسیاری ئێمە تێدا نەبوو. بۆیە من هیچ بە کورتی دێڵێم ئێمە بەڕاستی مقتەنیعنین بەم وەڵامە و لێرەوەم داوا دەکەم کە بچینە سەر پرۆسەی دەنگدان لەسەر لێسەندنەوەی متمانە لە سەرۆکی حکوومەت، چونکە وەڵامەکەی بڕوا باوەڕ پێکراونی بۆ ئێمە و دەبوو بەڕاستی باسی ئەوە بکە کە ئایا ئێمە کە دەڵێن ئەمە نایاساییە دەبوو بەڕاستی بەڕێزیان ئاماژە بۆ بکە کە یاسایە لەبەر ئەم هۆکارانە. بەس باسی هۆکارەکان کراوە کە قەیرانی دارایی دروست بەمەش دەزانین قەیرانی دارایی هەبوو، دەزانین ینی نەخۆشی کۆرۆنا هەبووە، دەزانین کێشەی بۆ اقتصاد و ئابووری و ئاڵوگۆڕی بازرگانی و ش دروست کردو، بەڵام بەڕاستی وەڵامی پرسیاری ئێمە نەبوو. سپاس بۆ بەڕێستان. بەڕێزان ئەندامانی پەرلەمان، ئێمە جارێ لە ناو مادەیەکی دیاریکراوین کە گفتوگۆیەکە لە نێوان پرسێنەر و پرسێنراوە. نەگەیشتوینەتە سەرەوەی دەرفەت بدەین بۆ ئەندامە بەڕێزانەی پەرلەمان کە ناوی خۆیانیان پێشتر تۆمار کردووە بۆ قسەکردن. ئێستا دەچینە سەر دۆسیەی دووەم. ئێمە تێگەیشتین بەڕێز مامۆستا عەبدولستار مقتەنیع نییە و ئەوێ بچێتە مادەیەکی تری پەیڕەوی، بۆیە دەچینە سەر پرساندنی دووەم یان دۆسی پرساندنی دووەم کە بەڕێز دکتۆر شێرکۆ جەودەت مستەفا پێشکەشی کردووە. بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاماژە بە بڕگەی یەکەم لە مادەی 73 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو ئەندامەی داوای پرساندنی کردووە ئەتوانێت لە هەر قۆناغێک لە قۆناغەکانی پرساندن بە ڕەزامەندی ئەو ئەندامانەی واژۆیان کردووە داوای پرساندنەکە بکشێنێتەوە. لە هیچ شوێنێکی ئەم پەیڕەوەیە باز لەوە نەکراوە ئەگەر پرسێنەر بایکۆتی دانیشتنەکەی کرد پرۆسی پرسانەکە چی لێ دێ. بۆ ئێمە ئاعتیماد لەسەر بڕگەی یەکەمی مادەی 73ەکەین بەڕێز دکتۆر شێرکۆ و لەگەڵ فراکسیۆنەکەی کە بایکۆتیان کردووە ڕەزامەندی ئەو ئەندامە بەڕێزانی پەرلەمانی وەرنەگرتووە کە واژۆیان لەگەڵ کردووە. بۆیە پرۆسەکە بەردەوام دەبێ. ئێمە نووسینەکەی دکتۆر شێرکۆ خوێنینەوە، دواتریش دەرفە دەدەین بە بەڕێز جێگیری سەرۆکی پەرلەمان بۆی وەڵامەکەی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بخێنێتەوە. پاڵپشت بە هەردوو مادەی 68 دووەم و مادەی 69 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئێمە ژمارەی یاسایی ئەندامان واژۆمان کردووە داوای دانیشتێکی تایبەت بە پرساندنی بەڕێز جێگیری سەرۆکی حکوومەت دەکەین. بەڵێ تایبەت بە پرساندنی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان دەکەین لەبارەی بڕیاری سەر لە نوێ بڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە بەرواری 7/8/2020 دراوە بەبێ ئەوەی پاڵپشت بێت بە هیچ یاسا و بڕیارێک. هەروەها بۆمان ڕوون بکەنەوە کە ئەم بڕیاری حکوومەت پاڵپشتە بە چ پشتیوانێکی یاسایی سەرڕای ئەوەی ئەم لێبڕینە لە کاتێکایە شەفافێت نییە لە داهاتەکان و داهاتی ناوخۆ لە خاڵە گومرگیەکان و بەهای نەوتیش لە بازاڕەکانی هەستەکەم ئێمە هەڵەیەکمان کردووە. لائحەکەی بەڕێز جێگیری سەرۆک وەزیران دکتۆر کازم تەقدیمی کردووە. لەبەرەوە ئێستا دەرفەتە دەین بە دکتۆر کازم بۆ ماوەی 15 دقە قسە بکات لەسەر پرساندنی بەڕێز جێگیری سەرۆک وەزیران دەتوانێت بێتە ئێرش و داوا لە ڕاگەیاندنی شەکەم کە کامێرە بخەنە سەر بەڕێز سەرۆکی فراکسیۆنینەوەی نوێ دکتۆر کازم لە کاتی قسەکانیە. فەرموون ئەتوانی لە شوێنی خۆت ئەشتوانی بێتە ئێرە. ئازادی جەناب. هاوڕێ بێدەنگ بە. بەڵێ فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان، دیارە
پێویستم بە 15 دقه نییە لە بەرەوەی حکوومەت خۆی لێرە نییە تاوەکو پرسیارەکانی ئاڕاستەکەین تەنها سەرنجی خۆمان وەکو ئەوە دەرەبڕین لەسەر ئەو بابەتی پرساندنە بەڵام پێشەوە داوا لە سەرۆکایەتی پەرلەمانەکەم لێکۆڵینەوە بکات لەو دوو کەسەی کە هاتنە ناو پەرلەمانەوە هاتنە ناو قاعی پەرلەمانەوە ئەندامی پەرلەمان نەبوون و دەستیان کرد بە گیرفانی منا بۆی مۆبایلەکەم بفرێنن تەنها لەبەرەوەی مۆبایل شتێکی زۆر شخصیە چۆنە بێ لە ناو قاعی پەرلەمانە زەلامێک لە دەرەوە بێ بیفرێنێ مۆبایل یعنی ئەمە بۆ نەوەی نوێنا بۆ ئەندامی پەرلەمان هەر بۆ هەیبەت و هینی پەرلەمان ئەم مۆبایلە پڕە لە نامەی خەڵک لەوانەی خەڵک سکاڵای خۆی کردبێ شتی خۆی کردبێ چۆن ئەندامێک یەت ئەلێرە ئەوێ مۆبایلەکە بفرێن ڕێک هاتبوو ئێرە دەستی کرد بە گیرفانمە چۆن مۆبایلە فرێنە بۆ خاتی خواستبێنێ لە یەکێکی کەشیەکەن یعنی ئەوە بۆ شخصیت و هەیبەتی پەرلەمان داواتان لێکەم ئەو هەموو کامێرەیە هەیە جوان ئەتوانن بیدۆزنەوە کێیە و ئیجراعاتی لەگەڵا بەڵێ بەسەر چاو بڕۆ سەر لە كم دانشن كاك رزقار كاك رزقار كاك رزقار بريس كاكتور كاظم برا عزيزم ند 3 دقائق ترتدمه 5 دقائق ترتدمه بريس يك دقائق ترمباسه يك دقائق لا اخرتو يك لحظه راوستا بريس دكتور كاظم ئێمە هەندێک جار کە ڕاتانەگرین بۆی بەریەکەوتن لە نێوانتانە ڕوونەدا بەڕێز دکتۆر ئایداخستین پەرلەمان پێڕەویە ئایداخستین پەرلەمان پێڕەویە لە ناو لایحەکەی خۆتا قسە بکە قسە لەسەر کاقوبات بکە دکتۆر کاظم دکتۆر کاظم دکتۆر کاظم قسە لەسەر کاقوبات بکە لایحەکەی تۆ لەسەر کاقوباتە فەرموو کێی کوژێنێتەوە ئەوەی کە باسمان کرد ئێمە وەکو ئەو فراکسیۆنانە و ئەو بەڕێزانی کە لە لایحەکە لە پرساندنەکەیە ئێمە باسمان کردووە هەمووی ئەو کێشە و گرفتانەیە کە خەڵک لەگەڵ حکومەتا هەیەی لەبەرەوە ئێمە هەر لێرەوە یعنی وەکو ئەو پەرلەمانتارانەی کە بابەتی پرساندنەکەمان باس کردووە و بەداخەوە حکومت نەهاتووە بەدەم پرساندنەکەەوە تەنها کۆمەڵێ نووسینی ناردووە کۆمەڵێ وەڵامی ناردووە ئێمە هەر لێرەوە خۆمان دەگەین بە دەستەکار کێشانەی حکومەتەوە دەستی بۆ لەبرین بە حکومەت دەستەکار کێشێتەوە پرسانی بۆکەین دژی حکومەت بەڵێ تێگەیشتین بەڵێ بەڵێ بەڕێزان 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 بەڕێزە بەڵێ 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 کە دەرفەتی ئێمەش نەدەی بەپێ ئەو پەیڕەوە دەسەڵاتی خۆت بەکاربێنە پەرلەمان مقدسە بە شەخص مقدس نییە بەو زۆرە پێی وابی قسەکانی وێ ڕاستە جەنابتان دەبێ ئەو پەیڕەوە بەکاربێنی بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە بڕیار وەردەگرین لەسەر بەسە کاک ئومێد برام بەسە بەسە ئەو پەیڕەوە بەکارەهێنین هەر قسەیەک لە قسەکانی دکتۆر کاظم کە پەیوەندی بە پرساندنی بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە نەبێ لە پرۆتۆکۆڵی پەرلەمانی کوردستان دەسڕێتەوە تەواو بەڵێ بەڕێزان ئێستا بەڵێ بەڕێزان دەرفەت بدەن بۆ تەواو تەواو ئێمە هەمومانە بێ پابندی پەیڕەوی ناوخۆبین هەمووتان بە گوێرە ئەو پەیڕەوی ناوخۆیە داوای مافەکانی خۆتان لە سەرۆکایەتی پەرلەمانەکەن بە ڕێزیشتانە بێ پابندی ئەو پەیڕەوی ناوخۆیە بن کە هەندێک جار پێتان ئەڵێم و ڕاتانەگرم من خەمی ئەو بەریەکەوتنەتانمە نامەوێ بەریەکتری بکەون لەبەرەوە نییە نامەوێ ئێوە قسە بکەن ئەمانەوێ ئێوە زۆر قسە بکەن بەڵام نامانەوێ ئێمە ببینە مای بەریەکەوتنتان بەڕێزان هەمووتان لە سیاقی پەیڕەوی خۆتان نابێ قسە بکەن جەنابتان بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت هێرێمتان پرساندووە هەرچیتان هەیە بێ لەسەر ئەو قسە بکەن وەکو قسەکانی مامۆستا عەبدوستان بەڵێ ئێستا دەرفەت دەدەین بە
بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان وەڵامی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بخوێنێتەوە. فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەت وەڵامی نووسراوی پرساندن نووسراوتان سەبارەت بە پرساندن بەڕێزان تکایە. نووسراوتان سەبارەت بە پرساندن دەربارەی موچە بە ژمارە 4 کە لە 4 دەی 2020 بەدەستمان گەیشتۆ بەم شێوەی خوارە وەڵامەکەی دەخەینە ڕوو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی بەڕێزی پەرلەمان من جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کە لە دانیشتنی ژمارە 8 پەرلەمانی کوردستان لە ڕێکەوتی 5 دەی 2020 ئەنجامدرا ئامادە بووم تەوەری دانیشتنەکە تایبەت بوو بە خستنەڕووی چەند بابەتێکی گشتی بۆ گفتوگۆکردن کە لەسەر داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە پێی مادەی 66 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ڕێک خرابوو. لەم دانیشتنەدا راپۆرتی حکوومەت خرایە ڕوو کە ئەم تەوەرانی لە خوارەوەی گرتبوو. تەوەری یەکەم پرۆسەی چاکسازی، تەوەری دووەم بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و پرسی موچە و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی، تەوەری سێیەم دۆخی تەندروستی و پلانی ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا، تەوەری چوارەم پرسی گفتوگۆ و دانوستانگە لەگەڵ حکوومەتی عێراق. دوای خوێندنەوەی راپۆرتی حکوومەت دەرگای پرسیار و گفتوگۆکردن کرایەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ پەرلەمانتاران گفتوگۆمان لەسەر گشت تەوەرەکانی راپۆرتەکە کرد و وەڵامی پرسیاری ئەندامانی بەڕێزی پەرلەمانماندایەوە. هەروەها لە تەوەری دووەمی راپۆرتەکەدا کە تایبەت بوو بە بارودۆخی دارایی هەرێمی کوردستان و پرسی موچە و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی بە شێوەیەکی ڕاشکاوانە تیش خرایە سەر بابەتی قەیرانی دارایی و هۆکارەکانی، هەروەها ئاماژەدرا بە هۆکاری تەمویلکردنی 79 لە سەتی موچەی موچەخۆرانی هەرێم لە دوومانکی ڕابردوودا کە ئەمەش هەمان بابەتە لەگەڵ ناوەڕۆکی بابەتی پرساندنەکە. بۆیە ئێمە جەخت لەسەر ناوەڕۆکی تەوەری دووەمی راپۆرتەکە دەکەینەوە کە وەکو وەڵام بۆ بابەتی پرساندنەکە هەمانە. جا بەڕێزان تەوەری دووەمی راپۆرتەکە کە بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشکەشی کرد ئێستا بە هەمان شێوە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی پشتیوانی لە هەمان تەوەری دووەمەکات و هەمان ئەو بابەتەیە کە لە وەڵامەکەی بەڕێز سەرۆکی حکوومەتە هاتووە. ئەگەر ئەڵێن هەمان وەڵامتان بۆ خوێنینەوە ئەگینا ئەوەی جێگری سەرۆکی حکوومەت هەمان ئەو بابەتەیە کە بەڕێز سەرۆکی حکوومەت ناردوێتی. بەڵێ بەڕێزان بەڵێ سپاس. بەڵێ سپاس. دکتۆر کازم لەسەر ئەو وەڵامەی بە تەنیا لەسەر ئەو وەڵامی جێگری سەرۆکی حکوومەت چیت هەیە؟ بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە پرساندنەکەمان بۆ حکوومەتە، حکوومەت خۆی لێرە نییە، لەبەرەوەی هیچ قسێکمان نییە. ئەگەر حکوومەت خۆی لێرە بۆ وەڵامی بایەتەوە جوابمانەیە. بەڵێ زۆر سپاس. ئێستا دەچینە سەر پرساندنی دۆسی پرساندنی بەڕێز وەزیری دارایی و ئابووری هەرێمی کوردستان کە بەڕێز دکتۆر شێرکۆ پێشکەشی کردووە، بەڵام لەبەرەوەی بەڕێزیان لە هۆڵەکە چووەتە دەرەوە، بەڵام ئەمەد مانای ئەوە نییە کە بەڕێزیان لە هۆڵەکە چووە دەرەوە، ئەندامەکانی تر هەمویان ڕەزامەندن. بۆیە پرساندنەکەی بەڕێز دکتۆر شێرکۆش کە هەمان ناوەڕۆکی پرساندنەکانی تری هەیە بۆ بەڕێزتان یەخێنینەوە. پاڵپشت بە هەردوو مادەی 68 دووەم و مادەی 69 پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئێمە ژمارەی یاسایی ئەندامان واژۆمان کردووە داوای دانیشتێکی تایبەت بە پرساندنی وەزیری دارایی و ئابووری حکوومەتی هەرێمی کوردستانەکەین لەبارەی بڕیاری سەر لە نوێبڕینی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە لە بەرواری 7 2020 دراوە بەبێ ئەوەی پاڵپشت بێت بە هیچ یاسا و بڕیارێ. هەروەها بۆمان ڕوونکەنەوە کە ئەم بڕیارەی حکوومەت پاڵپشتە بە چ پشتیوانێکی یاسایی سەرڕای ئەوەی ئەم لێبڕینێ لە کاتێکایە شەفافێت نییە لە داهاتەکان و داهاتی ناوخۆ و خاڵە گومرگیەکان و بەهای نەوتیش لە بازاڕەکانی جیانە بەرز بووەتەوە وێڕای ڕەوانەکردنی بڕی 320 میلیارد دینار لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان. فەرموون بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان وەڵامی بەڕێز وەزیری دارایی بخێننەوە. بۆ بەڕێز سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران ئەڵبەتە وەزیری دارایی نووسراوەکەی ئاراستی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران کردو دوای ئەنجومەنی وەزیران بە نووسراوێکی فەرمی بۆ ئێمەی ناردۆ بۆ سەرۆکی پەرلەمان و پەرلەمانی کوردستان. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان من وەزیری دارایی و ئابووری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە دانیشتنی ژمارە 7 پەرلەمانی کوردستان کە لە ڕێکەوتی 28 2020 ئەنجامدرا ئامادە بووین سەبارەت بە بابەتی موچە و تەمویلکردنی 79 لە سەتی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ڕوونکردنەوە و بەرچاوڕوونیماندا بە پەرلەمانتاران و وەڵامی پرسیارەکانمان دانەوە. هەروەها لە دانیشتنی ژمارە 8 پەرلەمانی کوردستان کە لە ڕێکەوتی 5 دەی 2020 ئەنجامدرا
ئامادە بووین بابەتی دانیشتنەکە تایبەت بوو بە خستنەڕووی بچەند بابەتێکی گشتی بۆ گفتوگۆ لەسەر داوای بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەپێی مادەی 66 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە لەلایەن پەرلەمانی کوردستان ڕێکخرا بوو. لەم دانیشتنەدا راپۆرتی حکوومەت لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیران خرایە ڕوو کە ئەم تەوەرانەی خوارەوەی لە خۆ گرتبوو. تەوەری یەکەم پرۆسەی چاکسازی، تەوەری دووەم باردۆخی دارایی هەرێمی کوردستان و دابەشکردنی موچە و پلانی ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی، تەوەری سێیەم دۆخی تەندروستی و ڕوبەڕووبوونەوەی پەتای کۆرۆنا، تەوەری چوارەم تەوەری گفتوگۆ و دانوستان لەگەڵ بەختا. دوای خوێندنەوەی راپۆرتەکە دەرگای گفتوگۆ کرایەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ پەرلەمانتاران گفتوگۆمان لەسەر گشت تەوەرەکانی راپۆرتەکە کرد و وەڵامی پرسیاری ئەندامانی بەڕێزی پەرلەمانماندایە و بەپێی تایبەتمەندی وەزارەتەکەمان. هەروەها لە تەوەری دووەمی راپۆرتەکەتا کە تایبەت بوو بە باردۆخی دارایی هەرێمی کوردستان و دابەشکردنی موچە و پلان و ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی بە شێوەیەکی ڕاشکاوانە تیش خراوەتە سەر بابەتی قەیرانی دارایی و هۆکارەکانی و هۆکاری تەمویلکردنی 79 لە سەتی موچەی فەرمانبەرانی هەرێم بۆ ماوەی 2 مانگ کە هاوبابەتە لەگەڵ ناوەڕۆکی بابەتی پرسانەکە. بۆیە ئێمەش تەکید لەسەر ناوەڕۆکی تەوەری دووەمی راپۆرتەکەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکەینەوەکو وەڵام بۆ بابەتی پرسانەکەمان. بەڕێزان، بەڕێز وەزیری دارایش لە وەڵامەکەیان جەخت لەسەر ناوەڕۆکی تەوەری دووەمی ئەو راپۆرتە کاتەوە کە لە دانیشتنی ئاسایی ڕۆژی 5دا لەلایەن بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خراوەتە ڕووەکو وەڵامێک بۆ بابەتی پرسانەکە. بەڵێ زۆر سپاس. دکتۆر شێرکۆ لێرە نییە تا بڵین قسەی ترچی هەیە. ئاماژە بە ڕۆژان خانوقتەی نظامی وەرناگرن. ئاماژە بە بڕگەی 3 لە مادەی 71 ئاماژە بە خاڵی 3 بڕگەی یەکەم لە مادەی 71 کە تیا هاتووە دواتر دەرفەتی ئاخاوتن بۆ ماوەی 2 خولەک دەدرێتە هەر یەک لەو ئەندامانەی کە پێشتر ناوی خۆیان تۆمار کردووە. دەرفەتە دەین بەم بەڕێزانەی کە پێشتر ناوی خۆیان تۆمار کردووە. یەکەم هەمویان پێشتر ناویان تۆمار کردووە. یەکەم ئومێد خۆشناو، 2 زیاد جەبار، 3 گوڵستان سەعید، 4 باپیر کامەلا، 5 ڕۆمیۆ هەکاری، 6 محەممەد سعدەدین. لە کاک ئومێدەوە دەست پێکی. لەکوێ هاتۆ ئەو نووسینە؟ بەڕێز سەرۆکی پەرلەمان. بەڵێ بەڕێزان با دەرفەت بدەین بەو بەڕێزانەی جارێ بە گوێرەی پەیڕە و ناوی خۆیانیان تۆمار کردووە با ئەوان قسە بکەن. داواتان لێ یەکەم تا ئەو بەڕێزانە قسە. کاک عومەر بەڕێز کاک عومەر بایمە قسەکانمان نە تۆ مادە بۆ من ناخین تۆ من خۆمەزان مادەکە چیتیان. بەڕێزگار بەڕێز مامۆستا عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان بەردەوام بین. بەڵێ بەردەوام بە ناوی خوای گەورە و میهرەبان مامۆستاگەر دەرفەت بدەیت. بەڕێزان ئێستا تەنها ئەوانە قساکەن کە بە پەیڕە و ناوی خوانیان تۆمار کردووە بە گوێرەی بڕگەی 3 بەڵامی تیانەوە دوای ئێمە قەرار دەدەین. بەڵێ کاک ئومێد. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە لەسەر بابەتێک قسە دەکەین و بابەتی پرساندنەکەش بابەتێکە نەخواستی هیچ لایەکە نەخواستی حکوومەتە نەخواستی ئەندامێکی پەرلەمان و ئەو پەرلەمانە بەڕێزەیە. بەلای ئێمەوە چ لە کۆبنەوەی ڕۆژی 5دا وەڵامەکانی حکوومەت کە دراوە وەڵامی باوەڕپێهێنەر بوون و چ لە نامەکەی بەڕێز سەرۆک وەزیران کە ئاراستەی پەرلەمانی کردیە پێمان وایە وەڵامەکە باوەڕپێهێنەرە و تایبەت بۆ بابەتەی کۆکردنەوەی داهات کاری پەرلەمان نییە. حکوومەت کاری خۆی دەکا، پەرلەمان چاودێری دەکا، پەرلەمان داهات کۆ ناکاتەوە. ئێمە پێمان وایە جۆری خستنە ڕووی ئەو بابەتی پرساندن هەموو پرۆسەکە خەمی خەڵک نەبووە، مزایدەیەکی سیاسیە، چێبڕچەیەکی سیاسیە، شکاندنی یەکترە، بابەتێک نییە بۆ وەڵامی خەڵک بێ یان خواستی خەڵک بێ. ئەوەی باسیش لە کۆی داهات و فرۆشتنی نەوت دەکا ژمارە ڕیزکردن کارێکی زۆر ئاسانە، بەڵام بە دڵنیاییەوە بۆ ڕای گشتی بۆ پەرلەمانە بەڕێزە دەڵێن ئەو ژمارانەی کە باز لە کۆی داهات و سەرچاوەکانی داهات و کۆی داهاتی گشتیارێمی کوردستان دەکەن دوورن لە ڕاستیەوە. دەبێ خۆشمان لە بابەتی خەیاڵی خۆمان لە بابەتی خەیاڵی بە دوور بگرین.
لە ڕووی واقعیەوە هەرێمی کوردستان لە نێو دۆخێکدایە وابەستەیە بە بابەتی کۆڕۆنا گرفتی دارایی کێشەکانی هەولێر بەغدا واز لە قسەی سۆزداری و سۆز و عاتیفەی خەڵک بێنین بۆیە ئێمە پێمان وایە گفتوگۆ لەگەڵ ئەو جۆرە بیرکردنەوەی کە بڕیاری پێشوەختیان هەیە نامانگەێنێتە ئەنجام دەڕۆژیش لەو پەرلەمانە بەڕێزە گفتوگۆ بکەین کێشەی خەڵکی پێچارە سەر نابێ لەبەر ئەوەی بابەتەکە سیاسیە خەمی خەڵک نییە ئێمە داواکارین ئەوە وەڵامی سەرۆک وەزیران جێگری سەرۆک وەزیران وەزیری دارایی خراە ڕوو وەڵامی حکوومەت لێرە بە ڕوون و ڕاشکاوی 10 سعات گفتوگۆ لەگەڵ پەرلەمانە بەڕێزەکرا واقع و دۆخەکە وەکو خۆی خراە ڕوو بۆیە داواکارین دەبێت ڕێز لە ئیرادەی خەڵکی کوردستان بگیرێتن لەو پەرلەمانە بەڕێزە وەڵامی حکوومەت بخرێتە دەنگدان ئەو کات دەردەچی ڕاستی لە لای چێیە و چەوتیش لە لای چێە زۆر سپاس زۆر سپاس وشەی مزایدە لە پرۆتۆکۆل دەسڕێتەوە کە بەڕێز کاک ئومێد بەکاری هێناوە دەرفەت دەدرێتە ئەو بەڵێ باش بەڵێ باشە بەسەر چاو بەڵێ کاک زیاد فەرمونون بەڵێ بەناوی خوای گەورە بەڕاستی سەرۆکی پەرلەمان بە ژێرەی مادەی 73 بڕگەی 4 من قساکەم دیارە سەرباری خراپی دۆخی موچەخۆران لە هەرێمی کوردستان و بارگوزەرانی هاوڵاتیان و دۆخی بازار لێبڕینی موچەی فەرمانبەران و نهاتنی پرۆژە بوجە بۆ پەرلەمانی کوردستان بە تێگەیشتنی ئێمە لە دۆخی خراپی ئێستای وەزعی دارایی هەرێمی کوردستان و باوەڕی تەواومان بە وەڵامەکان و وتەکانی بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت هەیە کە سەبارەت بەو پرسیارانەی کە ئاڕاستەی کراوە لە پرسانەکە وەڵامی ئەم پرسیارانەی بە دەقیقی یاوەتەوە لە دانیشتنی ژمارە 8 کە لە 10 سعات لەم هۆڵا کۆبنەوە کراوە 98 ئەندامی پەرلەمان پرسیاریان کردووە ئەم وەڵامانە بە دەقیقی وە گیراونەتەوە بەڕای ئێمە وەڵامی تەواوی پرسیارەکان لەبەر ڕۆشناوی ئەم ڕوونکردنەوەی ئێمە لە فراکسیۆنی سەوزی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستا بۆیە و بارودۆخە سیاسی کە ئێستا لە ڕووی ئابووری ئەمنی تەندروستی کە لە هەرێمی کوردستان و ناوچەکە هاتووتە ئاراوە دانیشتنێکی تایبەت بۆ لێسەندنەوەی متمانە لە بەڕێزیان لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و هەرێمەکەماندا نابینین نابێت بۆیە داواکارین لە بەڕێستان ئەم پرسە بخرێتە دەنگانەوە زۆر سپاس بەڵێ زۆر سپاس گوڵستان خان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمان بە بڕوای ئێمە ئەم دۆخەدارای و ئابووری کە ئێستا لە هەرێمی کوردستانە بە بڕینی موچە بۆ قەیرانەدارای و ئابووری کە ڕووی لە هەرێمەکەمان کردووە دەرئەنجامە دەرئەنجامی خراپ ئیدارەدانی ئەم وڵاتەیە لە ڕابردوودا لە 29 ساڵی ڕابردوو کە نەتوانراوە ژێرخانێکی ئابووری بەهێز بۆ خەڵکی کوردستان دابین بکرێت بە پشتبەستن بە مادەی 73 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان بڕگەی 4 لەو سۆنگەیەوە وەڵامەکانی بەڕێز وەزیری دارایی بۆ ئێمە بڕواپێهێنەرە چونکە بەرپرس نییە لەو دۆخە ئابووری هاتووەتە ئاراوە بەڵام پێویستە هەنگاوەکانی چاکسازی خێراتر بکرێت لە چوارچێوەی کۆکردنەوەی داهات فرەڕەنگی داهات و چارەسەری گرفتەکانی سەرسنوور و بە پرسیارەتی و هەماهەنگی لە ئەنجومەنی وەزیران ئەکەوێتە ئەستۆی کۆی ئەو لایەنانەی کە لە حکوومەت بەشدارن زۆر سپاس بەڵێ سپاس بۆ بەڕێز کاک ڕۆمیۆ زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێم وایە کەس لە خوشک و برایانی پەرلەمانتار نا هیچ کەسێک لە هەرێمی کوردستان من پێم وایە نکۆڵی لەوە ناکە کە وەزعی بارودۆخی ژیان و بارودۆخی ئابووری هەرێمی کوردستان و بارودۆخی سەرجەم خەڵکی کوردستان بارودۆخێکی خراپە و ناڵەبارە بەڵام لە هەمان کاتدا ئێمەمانانیش زۆرێک یاخود بەشی هەرە زۆری ئەوە هۆکارانە دەزانین کە وای کردووە ئەم بارودۆخە بەو ئاستە بگات کە خەڵک گلەی لە ژیانی خۆی لە بارودۆخی دارایی خۆیان بکەن و هەروەها ئێمە پێمان وایە ئەوەی کە ئێستا ئێمە پێمان وایە ئەوەی کە ئێستا لە ئارادایە لە خراپی وەزعی خەڵک و بارودۆخی
دارایی و ئابووری لە هەرێمی کوردستانە من پێم وایە ئەبێ بە شێوەیەکی باشتر ڕێک و پێکتر ئێمە هەنگاوی بۆ بنین هەر هەمومان بەرپرسین لەوەی کە بتوانین بارودۆخکە بەرەو چارەسەرێکی گونجاو بیبین و پرسیاریش هەر چەندە ئەوانەی لە دەرەوەن ئەوانەی لە دەرەوەن لە بەرەوەی دەنگدانەکەین با بێنە ژوورۆ هەتا هەمووی نێتەوە ژوورەوە دەنگدان ناکەین. بەڵێ من پێم وایە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و بەڕێز وەزیری دارایی لەو دانیشتنەی واتە پێنجی ئەم مانگە هۆکارەکان زۆر بە وردی خستیانە ڕوو کە بۆچی ئەم لەسەرچی و بۆچی ئەم بارودۆخە نالەبارە دروست بووە و وتیان کە هەمومان بەرپرسین لەوەی کە ئەبێت چارەسەرێکی بۆ بدۆزینەوە کە ئێمەمانانیش وەکو پەرلەمانتاران وابزانم ئێمەش بەرپرسین بۆ ئەوەی بتوانین بە دوواداچوون بۆ ئەو بارە نالەبارە بکەین بۆ ئەوەی حکوومەتیش بتوانێت چارەسەری گونجاو بکاتن و دواتریش چارەسەری گونجاو بۆ ئەوەیە بۆ باشترکردنی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان. زۆر سپاس. سپاس بۆ بەڕێزت کاک محەممەد سادەدین. بەرێ سەرۆکی پەرلەمان پاش تشکیلکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە وەک پێکاتی تورکمان لایەنە تورکمانەکانی پەرلەمان کە بەشداریمان کرد لە حکوومەت دەستی کرد بە تەنزیمکردنی کاروباری ئیداری و باشکردنی دۆخی ئیدارەی هەرێمی کوردستان. بەڵام پاش تشکیلکردنی کابینەکە بینیمان لە عێراق و هەرێمی کوردستان هەندێک شت لە دەرەوەی ویستی هەرێمی کوردستان ڕوویدا ئەویش ئەو دۆخە خراپەی لە عێراق و ئەو خۆپیشاندانانە کە بوونە هۆکاری ئەوەی ڕوخانی حکوومەتی عێراق و تشکیلکردنی کابینەیەکی نوێ و هەروەها مەسلەی پەتای کۆرۆنا و کەمبوونەوەی داهات بۆ هۆکاری ئەوەی کە هەندێک شت لە دەرەوەی ئیرادەی حکوومەتی هەرێم بکرێتن بۆیە ئێمە لەو دۆخە هەستیاری کە هەرێمی کوردستان تیایدا تێپەر دەبیت و عێراقیش تیایدا تێپەر دەبیت بە باشی دەزانم کە ئێمە زیاتر هەوڵ بدەین پارێزگاری لە یەکڕێزی هێزە سیاسیەکان بکەین و ئەرکێکی نیشتمانیە کە پاڵپشتی دامەزراوە نیشتیمانیەکان و حکوومەت بکەین بۆیە وەک لاینە تورکمانیەکان وەڵامەکانی بەڕێز سەرۆکوەزیران و جێگری سەرۆکوەزیران و وەزیری دارایی بە باوەڕ پێهێنەر دەزانین و داوا دەکەین ئەو پرسە وەکو برادەرەکانم بخرێتە دەنگدان دەگەڕێزم. بەڵێ بەڕێزان سەرنجتان بۆ مادەکانی 54 و 88 ڕاکێشم کە باس لە قسەکردنی ئەندامانی پەرلەمانەکە لە هەردووکیانە نووسراوە ئەندامەکە ناوی تۆمار کردبێ بە تەنها لە پرساندن نووسراوە پێشتر ناوی تۆمار کردبێ لەبەرەوە هیوادارم بۆ جارێکی تر هەمومان بەباشی پەیڕەوەکە بخوێنینەوە بتوانین ئیسفادە لەو ئیمتیازە بکەین کە پەیڕە بۆ قسەکردن نەمانداتێ. پێم خۆش بوو بێڵم هەموو ئەوانەشی کە ناویان تۆمار نەکردووە قسە بکەن بەڵام ئێمە ئیلتیزام بە پەیڕەوەکەین. ئێستا بەڕێزان ئەندامانی پەرلەمان دوای ئەوەی پرساندن خرایە ڕوو وەڵامەکانتان گوێ لێ بوو لەلایەن بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمانەوە خوێنرا کاک باپیر ناویش نووسیوە وەڵام جەناب قانونی دڕووپاخان ناو بنووسیا پێشتر فەرموو کاک باپیر ڕاستەکەی بەڵێ فەرموو یەکێکتان لەبەر حورمەتی ئەم مەجلیسە بەڕێ سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان بەڵێ کاک باپیر بێگومان ئەو دۆخەی هەرێمی کوردستان پێدا تێپەڕێت دۆخێکی جیاوازە لە هەموو قۆناغەکانی تر چ بە کاریگەری کڕۆنا پەتای کڕۆنا کە بڵا بۆ سەرتاسەری جیهانی گرتوتەوە و کاریگەری لەسەر حرەکەتی تیجاری و ئابووری داناوە لە هەمان کاتیشدا عێراقشی گرتوتەوە ئەوە لەلایەک لایەکی تر ئەو ناوچەیە کە ئێمە تێدا دەژین ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵک کێشە و گرفتەوە دەناڵێنێت ئەویش ئەو کێشە و گرفتانە بریتینە لەو کێشە نەیکە ڕیشەیەکی قوڵی مێژوویان هەیە و تا ئێستا ململانەکەش چڕ بۆتەوە لە نێوان وڵاتاندا
لەسەر ئەو هەرێمە لەسەر ئەو ناوچەیە بێگومان هەموو ئەو ڕنگدانەوانە کاریگەری دەبێت لە دوای کڕۆناش کاریگەری دەبێت گۆڕانکاری دێتە پێشێ حکوومەتی هەرێمی کوردستانیش بەهۆی یەک ئەو دۆخەی کە تێکەوت دوای نەناردنی بودجا کە لە ساڵی ڕابردووە 450 میلیارد جارێک 320 میلیارد جارێکی کە 320 میلیاری ناردووە دواترمانکانی 6 و 5 نەناردووە هەموو ئەوانە بوونە کێشە بۆ داهات ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستانیش وە بە وەفدێک هاتن بۆ ئێرە سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگرەکەی و وەزیری دارایی بێگومان راپۆرتێکی هەمەلایەناندا بۆ وەڵامی پەرلەمانتاران و پرسیار و وەڵامەکانیان بەڵام لەگەڵەوەشدا خەڵکی کوردستان چاوەڕێی ئەوەی هەیە کە ژیانی باشتر بکرێ بە کۆمەڵە گرفت و کێشەوە دەناڵێنێت ئەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە چارەسەری و کێشانەکە ئێمە وەکو پەرلەمانی کوردستان دوو وەزیفەمانەیە وەزیفەیەکی سیاسی وەزیفەیەکی قانونی بێگومان ئەوەی پرساندن پەیوەندی بە پرساندنەوە ڕاستە کێشەکە ڕووکارێکی قانونی هەیە بەڵام ناوەڕکێکی سیاسی هەیە ئەو دۆخە سیاسیە بەڕای من ڕێگان نادا بە ئێمە ئاڵۆزیەکی سیاسی و فەراغێکی سیاسی دروستکەین بێتەمایی فەراغی ئیداری و قانونی بۆیە دەبێت ئێمە لەو قۆناغەدا وا بکەین ئیدامەی حکوومەتی هەرێمی کوردستان هەبێت و هانی بدەین بۆ باشترکردنی ژیانی خەڵکو و داهاتەکان زیاد بەڵێ لە بینی یەکێکیانتوان قسە بکەن فەرموو ڕپاخە زۆر سپاس مامۆستا بە ناوی خوای گەورە میهرەبان بەڵێ زۆر سپاس فەرموو ڕپاخان بەردەوام بە بەڵێ بە ناوی خوای گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئێمە ئەزانین ڕووپاکخان بە پێی ئەم پەیڕەوە حەقی قسەکردنی نییە بەڵێ بەڵێ بەڵام دوای بەڵامەکە مویمە دوای بەڵامەکە بەڕێزان لەبەرەوەی دکتۆر شێرکۆکە یەکێکە لە پرسێنەرەکان هیچ قسەی نەکرد و ئێمە ڕاوێژمان کرد دەرفەت دەدەین بە یەکێکیان فەرموو ڕووپاخان بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان کاگومێ لە جیاتی هەمووتان قسەی کرد بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێم وایە وەستەمەکە لە پەرلەمانتاران و بە تایبەت لە ئۆپۆزیسیۆن دەکرێت و ئەو 23 پەرلەمانتارەی کە داوای پرساندنمان کردبوو دەبوو یەکە بە یەکە بە پێی پەیڕە و یەکی دوو لە مادە 72 پەیڕە و بەڵێ هەر بە ئەو پەرلەمانتارانەی داوای پرساندنیان کردووە دەبوو ڕێیان پێ بدرێت بەڕێزانێک لەحظە لە ماوەی مادە 72 لە بڕگەی چەنە ماڵێتی هەفتاویەک دەڵێ دواتر دەرفەتی ئاخاوتن بۆ ماوەی دوو خولێک دەدرێتە هەر یەک لەو ئاندامانی کە پێشتر ناوی خۆیان تۆمار کردە ئەو پێشترە تکەی چەند کاژمێر پێشەوە بەهاتی تایوەکو ئەوە لیستێکە بێنە هەر ئەی واژوەکە ناو تۆمارکردن نییە 23 پەرلەمانتار داوامان کردووە پێم وایە ئەوەستەمە لەو 23 پەرلەمانتارە دەکرێت بەڵێ ئەوە دەمەوێت قسەی خۆم بکەم بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئەندامانی پەرلەمان لەسەر پرسانەکە قسەی خۆم دەکەم بڕگەکانی ئاماژە بە بڕگەکانی بەڕێزان نەخێر بەڕێزان ئەندامانی پەرلەمان ئاماژە بە بەڵێ ئاماژە بە بڕگەی چوارەم لە مادەی 73 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و بڕگەی دووەم لە مادەی 74 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە یەکێک لە پرسێنەرەکان داوای جەلسەی لێسەنەوەی متمانە دەکا و ئەمەش پێویستی بە ڕەزامەندی پەرلەمانە و سەبارەت بە وەڵامەکانی بەڕێزان لە ئەنجومەنی وەزیران هەر ئەندامێکی بەڕێزی پەرلەمان لەگەڵ ئەوەیە کە جەلسە کۆتایی پێبێت و نەچینە قۆناغێکی تر با بفەرمێ دەنگدا ژمارە بکەوتەوە خۆشمە خۆمە
بەڕێزان ئەندامانی پەرلەمان بەدەنگی 81 ئەندامی پەرلەمان پرساندن لێرەدا کۆتایی پێدێ و جەلسەی لێسەنەوەی متمانە ئەنجام نادرێت. باش